بەڕێزان جاریشتر بە خێراتتان دەکەم پەیامەکەی من یەک دوو خاڵی سەرەکیم هەیە ئەمەوێ بیگێرم. خاڵی یەکەمەوەیە زۆر کە زەڵێن 12 ساڵ و یا ساڵوەگەڕی ئەم شەهیدانە لە پێناو چیدا لە پێناو ئەوەدا کە نائەدالەتی و زۆڵم و خوێنڕژانێکی بەناحەق لە کوردستان تا ئێستا بەردەوامە کە شەهید سۆرانی هاوڕێ و کەسمان سەرمەشقی ئەو شەهیدانەیە. خاڵی دووەم کە خاڵێکی زاتیە لەم ساڵیادەدا ئەمەوێ بیڵێم. زۆر کەس لە تۆڕە کۆمەڵاتیەکان و میدیای زەبەلاحی حیزبێکی حکومڕانیش کەوتۆتە وێزەی ئەوەی کە گوایە ئێمە لەو پەیامە لامان داوە کە شەهید سۆران و هاوڕێکانی لە پێناویدا شەهید بووە. لەسەر ئەم گۆڕا و بۆ هەتایە تەچید و جەخت لەسەرەوە کەیدەوە ئەو پەیامەی کە سۆران لەسەری شەهید بووە ئەو مەبدەایە کە لە 2008 لەگەڵ یا و پێشتریش لەگەڵ یا قەناعەتی ڕاستەقینەمان پێی هەبووە و پەیامێکە لە دڵ لە ڕۆح لە قەناعەتی تەواوی سیاسی و بیرکردنەوەی ڕۆژنامەنووسی و ئەو بیرکردنەوە ئینسانیەی کە ئەو کاتە بڕوامان پێی بووە ئێستاش هەمان ئەو قەناعەتەمان هەیە. لە 12مین ساڵیادیا ئێمە دوو پاتێکەکەینەوە بەڵێ پەنجەی تۆمەت بۆ پارتی دیموکراتی کوردستان درێژەکەین لەبەرەوەی پێشەوەی سۆران تیرۆر بکرێ ئێمە بە خۆمان و خانەوادەکەی ڕاگەیاندووە کە هەڕەشەم لێ ئەکرێ هەڕەشەی تیرۆرکردنم هەڕەشەی دەمکوتکردنم لەلایەن باندەکانی پارتیەوە بەڵێ پەنجەی تۆمەت بۆ پارتی دیموکراتی کوردستان درێژەکەین بەڵام وەکو کەیسەکەی بەداخۆ ئێمە نەک دوای 12 ساڵ ئێمە هەر لەو سەردەمەی کە تیرۆر کرا تاکو 3 ڕۆژ کەشفی دەلالیش نەکرا بۆ ماڵمان نەهاتن هیچ پۆلیسێک تاکو 3 ڕۆژ هیچ پۆلیسی کەرکووک لە دوای 3 ڕۆژ بە زەختی ڕۆژنامەنووسان و ڕای گشتی و کۆمەڵێ لەم برابە ڕێزانە ئەمجا پۆلیسی کەرکووک هات کەشفی دەلالی کرد بەڵێ حکوومەتی هەرێمی کوردستان زۆر کەم تەرخەم بووە لەبەرەوەی ئەو باندانەی کە ناو ئەم حکوومەتەیە ئیشەکەن خۆیان ئێستا لە هەڕەمی دەسەڵاتدان لە پشتی تیرۆرەکەوتان ئێمە پەنجەی تۆمەتمان لەسەر ئۆساسە درێژ کردووە سوورشین لەسەرەوە داواکاریشین لە حکوومەتی هەرێمی کوردستان بەدادپشتنی جدی بکە بۆ یەکلاکردنەوەی ئەم کەیسە تاکو ئەم کەیسە یەکلا نەکرێتەوە هەموو ڕۆژنامەنووسانی ئازادیخواز و ئازا بەردەوامە بین هەتاکو دڵۆپە خوێنی لە گیانمانە مابێت. لە 12مین ساڵی شەهید سۆرانە جگەلەوەی کە مادام لێرە کۆبوونێتەوە بۆشاییەک نییە شوێنێک نییە بڵین سۆران لە ناومانان نیە و تا ئەو ڕۆژەش کە بکوژانی شەهید سۆران ئاشکراکرێن بکوژانی هەموو ڕۆژنامەنووسانی دوای شەهید سۆران و پێش شەهید سۆرانیش شەهید کراوە ناشکراکرێن و بکوژان بکەری نادیار کە لای ئێمە نە بکەری نادیارە بەڵام لە بنەڕەتە ئەو ناونانی بکەری نادیارە لە تورکیاشەیە بۆ تیرۆری ڕۆژنامەنووسان و نووسەران و ڕۆشنبیران لە عێراقیشەیە لە کوردستانیشەیە لە زۆر شوێنی دنیاە بکەرەکە لای خەڵکی ئاسایی نادیارە بەڵام لای خۆیان لای دەسەڵاتداران لای ئەوانەی کە هاوبەشن لە دەسەڵات ئابەیەکەوە لایەن زۆر ڕوونە و بەقەد ئەوەی کە ئێمە دەست بۆ لایەنێک درێژەکەین کە یا دەستگای لایەنێک کە تاوانبارە لەوەیە کە یا بەرپرسیارە لە تیرۆرکردنی شەهید سۆرانە یا وەداتە یا عەبدولستار شەریفە یاری چلوانە بەقەد ئەوەش ئەوانە بەرپرسیارن کە دەنگ ناکەن کە نقەیان لێوە نایە کە کەیسەکانیان لایە وردەکاریەکانیان لایە ناوەکانیان لایە ئاشکرای ناکەن بەرپرسیارەتی ئەمەیە بەڵام ئەوەی بۆ ئێمە مینێتەوە بۆ هاوڕێکانی بۆ دۆستەکانی بۆ دەستگایانی کە ئیشیان تیا کردو بۆ کە سوکاری بۆ دایکی بۆ خوشکەکانی بۆ براکانی ئەوەیە کە ئێمە بەردەوامی بە مانەوادەین لەگەڵ کەیسی شەهید سۆرانە لەگەڵ کەیسی هەموو ڕۆژنامەنووسەکانە و بۆمان دوو نابین ساڵێ بێ و دوان بێ و دەبێ و دوانزە بێ ئێمە درێژەی پێدەین تا و ڕۆژەی ئەوانەی کە بەداخەوە دەستیانە بۆ لە خوێنی شەهید سۆرانە و ئێستا زرپ و جنون و حیزبێک پشتگیریانەکە دەسەڵاتێک پشتگیریانەکە ئەوانە خۆیان وجدانی خۆیان ئەخلاقی خۆیان محاسبەیانەکە و ڕۆژی ڕۆژان دێن داوای لێبوردنەکەن من دڵنیام ئەگەر دادگای خوایش نەبێ ئەگەر دادگای ئینسانیش نەبێ ئەگەر دادگای سەیر زەویش نەبێ ڕۆژێ دادگای وجدانی خۆیان لە دەرەوەی حیزبەکەیانە لە دەرەوەی ئەو پاڵپشتەی کە دەسەڵات پێیانەکە دێن ئیعترافەکەن و ئەگەر لەسەر مەرگیشا بێ دان بۆیانن کە کارێکی غەڵەتیان کردو کارێکی بێوجدانیان